مێژووی مرۆڤایەتیدا زۆرینەی کۆمەڵە مرۆییەکان بە بەردەوام سەرقاڵی دروستکردنی ڕیچواڵ و بۆنەی جیاواز بوون بۆ لە یەکتر کۆبوونەوە و نوێکردنەوەی پەیوەندی و دامەزراندنی ژیانێکی ئارامتر. گەلانی یارینەژادیژە ناوچەکانی ناوەڕاست و باشووری ئاسیا و میسۆپۆتامیادا لەو خواستە بێبەش نەبوون و لە مێژوویەکی دێرینەوە چەندەها بۆنەی جیاوازیان بۆ بە زیندوو ڕاگرتنی پەیوەندی مرۆییەکان ڕێکخستووە. جەژنی نەورۆز یان ڕۆژی نوێ کە بەسەری ساڵی کوردی ناسراوە و ڕێکەوتی یەکەمین ڕۆژی وەرزی بەهارەکە وێڕای بۆ چوونی جیاواز لەباری ڕاستی سەربردە مێژوویەکەیەوە لای کورد بۆ جەژنێکی نەتەوەیی و ساڵ بە ساڵ شێواز و ڕێوڕسمیاتکردنەوەکەی پەرەدەسێنێ. جگە لە کورد گەلانی ناوچەکە گرنگیان بە جەژنی سەرەتایی بەهار نەورۆز داوە. بەو پێی سەرهەڵدانی ئەم ڕووداوە کەوتووەتە و شوێنە جوگرافیایی کە لە خۆرهەڵاتی ئەوروپاوە دەست پێەکە بۆ باشووری ئاسیا، هەرێک لە ناوچەکانی جێنشینی ئێستای کوردستان، ئێران، ئەفغانستان، هەندستان، پاکستان و ئۆزبەکستان و چەندەها گەلی تریش دەگرێتەوە. لە ساڵانێکی زۆرە و لە چەندین توێژینەوەی زانستیدا ئەوە خراوەتە ڕوو کە کورد بۆ باوانێک دەگەڕێتەوە کە خەڵکی ڕەسەنی ناوچەکەن، هەر لەوێوە سەریان هەڵداوە و گەشەیان کردووە و بڵاو بوونەتەوە بە ناوچەکانی تری کوردستان و هەرێمەکانی دەرەوەی کوردستاندا. ئەم کۆمەڵە خەڵک و باوانەی کورد کە لە هەزاری چوارەمی پێشزایندا بوونە بنەمای دروستبوونی نەتەوەی کورد، ئەوانیش فراتیە سەرەتاییەکان و سۆباری، سۆمری، گوتی، لۆلۆبی و خووری بوون. زمانی کوردیش لەوێوە گەشەی کردووە، پاشان هەر لەمانەوە کۆمەڵێک خەڵک و نەتەوەی تر کەوتوونەتەوە، زیاتر بنەماکانی کورد بوون و زمانەکەیان پتەوتر کرد. لەوانە کاشی و میانی و میدی و هیتی و مانا و نائیری و کاردۆخی. لەگەڵ دەرکەوتنی ئاینی زەردەشتی یادی ئەم جەژنە وەک بۆنەیەکی ئاینی کراوەتەوە و بڕوایان وا بووە کە ئەو جەژنە هۆکاری گۆڕینی دنیای مادیە بۆ دنیای هەتاهەتایی. دوای دەوڵەتی مادیش هەرێک لە دەوڵەتانی هەخامەنشی و ئەشکانی و بە دوای شیبدا ساسانیەکان نەورۆزیان وەک جەژنێکی گەورە سەیر کردووە و ساڵانە لە پاڵ جەژنی مێهرگان یادیان کردوێتەوە. لەگەڵ بەرەو پێشچوونی ڕۆژگار و بە دیاردەبوونی نەورۆز و هەر نووسەر و شارەزایەک کاتێکی بۆ دیاریەکەن. لەوانە عەرەبەکان ئەڵێن گوایە دنیا و ئادەم لەم ڕۆژەدا دروست کراون، بۆیە پێی دەوترێت نەورۆز واتە ڕۆژی نوێ. هەروەها ئێرانیە کۆنەکان لەو باوەڕەدان کە هێزدانی مەزن لەم ڕۆژەدا نووری دروست کردووە، بۆیە ناویان ناوە نەورۆز بە واتای ڕۆژی نوێ. بەشێکی تر پێیان وایە نەورۆز لەو ڕۆژەوە دەستی پێ کردووە کە کەشتی نوح لە دوای تۆفان نیشتۆتەوە و ئەم ڕۆژەیان کردە ڕۆژێکی نوێ، واتە نەورۆز، چونکە ژیان سەر لە نوێ دەستی پێ کردوتەوە. سەرەڕای هەموو ئەو ئەفسانە و جێڕانەوە مێژوویانە بۆ سەرەتای دەرکەوتنی نەورۆز ئەفسانەیەکی زۆر بەناوبانگتر و بەرچاوتر هەیە کە زۆر لە مێژوو نووسان و شارەزایانی نەورۆز قسەی لەبارەوەکەن و فردەوسی لە شانامەدا وەک بەشێک لە مێژوویەکی ڕاستەقینە جێگیری کردووە. ئەویش ئەفسانەی کاوە و زوحاکە.
کورتەی و ئەفسانەیە باز لەوە دەکات کە لە ساڵی 612 پێشزاین زوحاک یان ئەژدەهاک ناوێک کە هەندێک پێیان وایە لە فەڵەستینەوە هاتووە و بەشێکی دیکە دەڵێن لە بابلەوە هاتووە بە لەشکرێکی زۆرەوە دەستی بەسەر هەموو ئێران و کوردستانیش داگرتووە و پەرزگایەکی دروست کردووە و دوو ماری لێداناوە و هەموو ڕۆژێک مێشکی دوو مناڵیان بۆ خۆراک پێداون. لەمەوە خوێن ڕشتن و ستەمکاری بڵاو بۆتەوە و خەڵکیش بە سەرکردایەتی کاوەی ئاسنگەر هێرش دەبەنە سەر ئەژدەهاک و دەسەڵاتەکەی ڕووخێن و ئەو ڕۆژە بە جەژن و نەورۆز ناوەبرێ. لە بەشێک لە داستانەکاندا باس لەوە دەکرێت کە کاوە 12 کوڕی هەبووە، هەمویان کراونەتە قوربانی بۆ ئەژدەهاک، بۆیە کاوەی ڕەپەستوور بەو زامانەوە سەرکردایەتی ئازادکراوەکانەکات و هێرشەکەنە سەر زوحاک و کۆتایی بە دەسەڵاتەکەی دێنن. ئەو ڕۆژە کاوە کۆتایی بە زوحاک هێنێ، فەریدون چوە سەرتەختی شاهانە و جەژنی نەورۆزیش لەو سەردەمەوە دەرکەوتووە. هەندێک بەو جۆرە خوێندنەوەیە بۆ مێژوو وا دەڵێن کە زوحاک هەمان کەسایەتی ئاستیاک بێ، کامەی دوایین کۆتا پاشای میدیەکان بووە. ئەمەش ئەو بابەتەی هێناوەتە کایەوە کە بوترێ زوحاک کورد بووە و کاوە فارسێک بووە و دەسەڵاتی کوردی لەناو بردووە. مێژوو نووسەکانی مێژووی کۆن و نوێی ئێرانی و مێژووی پیشدادی و ئەشکانی و میدی و هەخامەنشی و فارسیش نەیانتوانیوە ئاستیاک بە هەمان کەسایەتی زوحاک بشوێنن، بەڵکۆی هەیە بە تەنها لێکچوونێکە لە ناوەکانیاندا. سەبارەت بە دەستنیشانکردنی ڕۆژی نەورۆزیش وەک یەکەم ڕۆژی ساڵی نوێی کوردی دەگەڕێتەوە بۆ گرنگیدانی میدیەکان کە ئەو ڕۆژەیان دەستنیشان کردووە بۆ سەرەتای دروستبوونی دەوڵەتی مات. هەمووان ئەو ڕاستیە باشە زانین کە ڕۆژمێری کوردی پەیوەستە بە دامەزراندنی یەکەم دەسەڵاتی کوردی کە دەوڵەتی مادە. باخی گەلی کورد بە جەژنی نەورۆز بە ئەو مانایە دەگەڕێتەوە کە لە پشت ڕووداوەکەوە هەیە، وەک شۆڕشێک لە دژی چەوسانەوە تەماشاکرێ. گەلی کورد کامیشە خواستی ئازادی لە هەناویدا چرۆی کردووە، لە دێرینەوە یادی ئەم جەژنەی کردوتەوە و بۆ نەو مەراسیمی جۆرا و جۆری بۆ ساز کردووە. شاعیری گەورەی کورد ئەحمەدی خانی لە شاکاری مەموزیندا پێش زیاتر لە 300 ساڵ ڕێو ڕەسمی یادکردنەوەی نەورۆزی لە شێوەی پانۆرامایەکدا خستۆتە ڕوو. یادکردنەوەی نەورۆز لە نێونیشتیمانی کورداندا بۆ ماوەیەکی زۆر بە تایبەتی لە باشووری کوردستان بەو شێوەیە نەبووە تا گەورە منەوەری کورد حاجی تۆفیقی پیرەمێرد لە تورکیا گەڕێتەوە و لە سیەکانی سەدەی 20ەمەوە خولیای یادی نەورۆز دەبێتە بەشێک لە نەریتی ژیانی. بۆیە پیرەمێرد کە لە ناوەڕاستی سیەکانی سەدەی 20ەمدا بایەخێکی زۆر بە زیندووکردنەوەی کەلتور و دابوو نەریتی نەتەوەکەیەدا واکات ببێتە یەکەم کەس لە شاری سلێمانی یادی نەورۆز بکاتەوە. لەو بۆنەیەدا بە ئاگرکردنەوە لە گردی مامەیارە دەستی پێکرد و لەوێ چەندین چالاکی هونەری و کۆمەڵایەتی جۆرا و جۆر سازەکرا. لە سەردەمی دەسەڵاتی باسیەکانی عێراقدا یادکردنەوەی ئەم جەژنە سانە نەبوو. لە هەندێک ساڵدا دەبووە بزوێنەری خۆپیشاندانی جەماوەری و ڕاپەڕین، بۆیە ئەوان بە هەموو شێوەیەک دژی بوون. لەگەڵەوەشدا خەڵکی کوردستان هیچ کات لەو شێوازەی خەبات کۆڵی نەداوە. لە دوای ڕاپەڕین و ئازادی ئیدی دەرفەتی یادکردنەوە بە شێوەیە گۆڕا لە شارەکانی کوردستان
هەر شار و بە ستایلی خۆی و لە سروتی جیاجیادا یادی دەکەنەوە. بخشو قداتوا خيمي شهيد رنگي شبخشو قداتوا امروجي سالتا دين وروزاتوا امروجي